والله هەندێکی نەورۆزم بۆ هاتووم کە بلیتم بەرکەوێت و چینە ژوورەوە سەیری یاریەکە لە بەرەو زوهاتیوەی شوێنێکی باشە بەرکەوێت کێشەم نییە حەزەکا بە پێشەوە بۆسم بەس چونە ژوورۆ یاریەکە ببینم بەزۆنە سی یاریەکە بکەیت بەڵێ والله یاری نەورۆز نادیەکی بێلایەنە و خۆشمەوێ و حەزم لە یاریەکانێتی بۆیە جمهوریەکی سەرسەختی نەورۆزم دەمێکە حەلەوەتەی کە دروست بووە پشگیریانەی نەورۆزەکەی هەموویم سیر کردووە بەڵێ ئەگەر نەشابێتم لە ماڵۆدان شوم سەیری یاریەکانیم کردووە یاریێکی یعنی تاکە نادیەکە کە لە سلەیمانیە دەوری هەیە و هاندەرێکی زۆری هەیە. پێشبینی چییە بۆ یاریەکە؟ پێشبینیم ئەوەیە سێ بەیز بۆ نەورۆز ئیشەڵای باتەوە ئیشەڵا ئەو کۆمەڵە و ئەو شتانە نامێنێ یعنی داوا لە حکوومەتی هەرێمەکەم داوا لە سەرمایەدارەکانەکەم داوا لە کەسە دەوڵەمەندەکان و بازرگانەکانەکەم یانەی نەورۆز لە هەموو شتێ دوور خەنەوانێ پاڵپشتی کردن بۆچیە لە بەرەی مەلعەبێکی جوانمانەیە نادیەکی جوانمانەیە خەڵکێکی کە لە دەری شوێیە بۆ سەیری ئەم یاریە داوا لە حکوومەتەکەم تێگەشتی کە باشگیری یانەی نەورۆزکە یعنی یانی نەورۆز لەگەڵ هیچ شتێکا تێکەڵاو نەکرێ داوایان لێکم. هەندەری کام یاریزانی نەورۆزی بە دیاری کراوی؟ وەڵا هی هەموویانە زیاتر ئاسۆ ڕاستە. لێرە چی پێ دەڵێیت؟ وەڵا لێرە وەڵێم خۆشمەوێت و ئیشەڵا گۆڵیشەکەی.